مجموعة كاران شكليرنا لا تكنيك رنجروغان كاركراوا تكنيك رنجروغان يكي لا أقسام تكنيكية رنجية يمثل هاي رنجيكا باتوجب دوامي با ماندقاري با ما نوري كي إنسان تنسى تكنيك رنجروغان بدا وبهتي وخاهان وعلاقة مندي بالنسبة تكنيكي كاين ديك زورترا مجموعة كاران شكليرنا تقريبا كاري 2 سال 3 سال دوای آخری نمایشگان بوو کە لە ڕزای بەگوزارکرانەوە دواشتی دانانی پێشانگای واقعاً هەم نیازی بە زەمانە هەم نیازی بە تەجروبەیە هەم نیازی بە ئێرتباط بەرقرارکردن لەگەڵ کولی کائیناتە جا ئینسانەکانی داروبەردی تەبیعەتەکەی مۆجوداتی زیندەی بۆیە کە ئەو ئێرتباطی بتوانیت تعریف بکەیت لە نێو کارەکەتدا نیاز بە تەجروبە هەیە من انتخابی مۆزوعی هارمۆنی لەو نمایشگایەی ئەوە بوو کە هەویستمان ئەو ئێرتباطی تعریف بکەین ئێرتباطی بینی ئەجزای هەستی ئێرتباطی بینی ڕەنگەکان ئێرتباطی بینی داروبەردان ئێرتباطی بینی ئینسانەکان لەگەڵێک کە هەندێک بینی لە مۆزوعاتی نمایشگای لە نێو کارەکانی نمایشگای یەک سەری ژانر وجودیانەیە ینی بەیانی حادسەیەک بەیانی ئیتفاقێک بەیانی ڕوویدادێک وەکو تاوڵە پیش سەرمان کە ئاوارەگی خاتراتێکێکە بۆ ئێمە تەلاقی دەبیتەوە. نمایشگای هارمۆنی لە 29 ئۆردیبێژما تا 5 خۆرداد ئیدامەی دەبێت و ئومیدوارین کە زۆرتر خەڵک ئیستەقبال لەو نمایشگانە بکە. لەمەوەی نمایشگادا 34 دانە ئەسەردان دراون ئەسەرەکان زۆرتر باسی کۆمەڵگا دەکەن باسی ئەو ئیستماع دەکەن تابلۆی معروفن هەیە بە نێوی تابلۆی ئاوارەگی کە باسی ئاوارەکانی عێراق دەکات کە زمانی شەڕ کراوە کێشەکانی ئیستماع کار کراوە لەو نمایشگادا.